بەڵێ عزیزان دەسەکەین با گفتوگۆکردنی تەوەری ئەم ڕۆمان و باز لە ئامادەکاریەکانی بازرگانی عێراق دەکەین بۆ وەرگرتنی گەرمی جوتیاران بۆ ئەم ساڵ. هەڵبەتە ساڵانە بازرگانی عێراق ئامادەکاری دەکا بۆ وەرگرتنی گەرمی جوتیاران، اینجا بۆ ئەم ساڵ بزانین ئامادەکاریەکان چین و لەگەڵ ئەوەشدا شەڕی نێوان رووسیا و ئۆکرانیا تا چەند کاریگەری دەبێت لەسەر ئەوەی کە گەرمی جوتیاران بۆ ئەم ساڵ بڕێکی زیاتر وەربگیرێت و نرخی هەر تەنە گەرمێک زیاتر بکرێت بۆ پێی کە شەڕی نێوان رووسیا و ئۆکرانیا کاریگەری گەورەی هەبووە لەسەر بەرزبوونەوەی نرخی دانەوێڵە لە تەواوی جیهان و لەسەر بازاڕی جیهان بۆ پێی کە رووسیا و ئۆکرانیا دوو لە وڵاتە گەورەکانی بەرەمهێنەری دانەوێڵەن و بە دیاریکراوی گەنم کە بە هەردووکیان لە سەدا چلی گەرمی تەواوی جیهان دابین دەکەن. گفتوگوی زیاتر لەسەر بابەتەکە و لەسەر ئامادەکاریەکانی وەرگرتنی گەرمی جوتیاران دەکەین لەگەڵ کامەران وریاقانە کە بەڕێزیان بەڕێوەبەری بازرگانی دانەوێڵی سلێمانی. کا کامەران بەیانیت باش و بەخێراتی سڵاو دەبێت. زۆر سپاس. کا کامەران بەرهەمی گەرمی ئەم ساڵ تا ئێستا چۆنە یاخود چیمان پێڵێ داتاکان بە بەراورد بە ساڵانی ڕابردوو پارساڵ و ساڵانی ڕابردوو داتاکان چۆنە؟ طبعا پێشبینیەکانی ئەم ساڵ باشترە لە پار چکە پار بەڕاستی وشکە ساڵی بەڕێزمی ڕاگەیاندرا بەس ئەم ساڵ ئەو حاڵەتە ما تێپەڕاندووە و دوا داتای بەڕێوەبەرایەتی گشتی کشتوکاڵی سلێمانی تەسەوڕەکەن ینی کە تۆ پێڵەن ئینتاج متەوەقع ینی بەرهەمی چاوەڕوان کراوە تقریبا لە هەموو سنووری پارێزگای سلێمانی نزیکەی 500,000 تەنێکە بێ. کەواتە پێشبینیەکان پێماڵێ گەرمی ئەم ساڵ و بەرهەمی گەرمی ئەم ساڵ باشترە بێت لە زۆر باشترە بێت لە پار. بۆ هیوای کا کامەران پرۆسە و شێواز و میکانیزمی وەرگرتنی گەرمی ئەم ساڵ چۆن دەبێت لەلایەن بازرگانی عێراقەوە؟ بڕەکە چەنەکە دیاری دەکرێت و نرخەکە چۆنە بێت؟ ئەم ساڵ بەهۆی وەکو خۆش لە پێشەکیە باس کرد بەهۆی ئەو قەیرانەی رووسیا و ئۆکرانیا حکوومەتی عێراقی زۆر زوو کەوتە خۆی و ینی مەجموعە بڕیاراتی زۆر سەریعی دەرکرد. یەکێ لەوانە مەسەلەن نرخی گەرمی تەنی گەرمی لە 560,000 لە 750,000 ئەم ساڵ ینی گەرم بە 750,000 دینار لە برا جوتیارەکانە کڕێ. ئەمە یەک. دووەم خۆشی هەر بڕیاری داوە نزیکەی 3 ملیۆن تۆن ئیستیرات بکە وەکو خەزینی استراتیجی بۆ حاڵەتانی کە مەسەلەن مەسائلی برسێتی و گرانی و شتیوە. دوام یەکێ لە بڕیارە هەر مویمەکانی ئەوەیە پار و پێراروانە تەحدید دەکرا حسەی هەرێم، ینی ئەو بەشەی هەرێم کە تەحدید دەکرا مەسەلەن پارە بواە مەسەلەن هەموو پارێزگای سلێمانی 157,000 تەن وەرگرت بە هەموو هەرێم 375 بە هەموو هەرێم پارێزگای. بەس ئەم ساڵ نا وتیان من تقریبا دوێنێ مدیرعام تەلەفۆن وتی چەندتان هەیە لێتانە کڕینەوە، ینی بە عەرەبیش کە عەد کوت نشتری ینی ئەیکڕنەوە چکە ئەوان دیارە پێشاتەکانیان بۆ ئەوەیە کەم قەیرانە زۆر درێژە خایێنێت و نرخەکە گرانە بێتەوە. هیچ ئەگەرێک هەیە کە نرخەکە لەو 750,000 بەستێکی بەرزتر بێتەوە؟ بەڵێ بەڵێ ئەمە ئەو نقطەیەک زۆر باش بوو. ئەمە لە بڕیاری ئەنجومەنی وەزیرانی بەغایە لە 9/3 ئەڵێ بڕیاری داوە تەنێک بە 750 بێ ئەڵێ متابعەی بازاڕی عالەمیەکەین ئەگەر گران بووە ئێمە 120 ئەو سعرە زیاد دەکەین، ینی ئەو 750 ڕەنگە ببێتە 900,000 ئەو کاتە 900,000 بەڵێ. بەڵێ باشە کاک کامەران پێوەرەکان چین بۆ وەرگرتنی گەرمی جوتیارانەوە پێم وا بێت ساڵانی ڕابردوو پلەبەندیەک بۆ وەرگرتنی گەرمەکرا پلە 1 و پلە 2 پلە 3 ئەم ساڵی شەر بە هەمان شێوە؟ ئەوە زۆر باشەوە یەکێک لە ئەو خاڵانەی کە یارمەتی برا جوتیارەکانە ئەو پلەبەندیە نەماوە. ئەم ساڵ تەنها دوو حاڵەتە بەشکاندن و بێشکاندن مع الخصم و بدون خصم. ئیتر ئەمەش لیستەیەکە لە تاقیقەکانی هەموو سایلەکانە هەموو نێدرا بۆ هەموو سایلەکانی عێراق. مەسەلەن نسبەی سونە ئێوە نەبوو سەتایەکی لە ئیتر دەستبەکان بەڕاستی من نەمتوانی هەمووی ئێوە بکەم. بە نسبەی سونەیە مەسەلەن ڕەتوبەکەیەتی وەزنی نەوعیەتی شەوائبی تیاابێ خەڵتە و مەڵتەوانی تر هەر نسبەیەک و
لەو حەدە زیاد بوو سەتا خەسمێکی لێکرێت کاتە نرخەکە دیاری نەکراوە بڵای 750,000 تەن بۆ پلەیەک و بڕێکی کەمتریا ژمارێکی ناخۆی 750 ئێستا ساگەر 750 بدون خەسم بوو 750کەیە باشە بەس لەو 750 سەتاسی لێ بڕێ سەتاسێکە چۆنە سەتایەکی بۆ مەساریفی ئیداری وەزارەت خۆیەتی سەتادووشی بۆ پێڵێن دعم البذور یارمەتی تۆ ئەوە هەموو ساڵێک ئێمە وەکو سایلۆکان ئەیدەین بە وەزارەتی کشتتوکاڵ بەوەی بەحوس و پەرەپێدان لەسەر جۆدی گەنم بکەن کاتە بە هەموو شێوەیەک ئەم گۆڕانکاریان و ئەم بڕیارانە لە قازانج و لە بەرژەوەندی زۆر لە قازانجی بەرژەوەندی جوتیارانەوە یەکێ لە خاڵە هەرە مویمەکان ئەوەیە ئەم ساڵ پارەدانەکە زۆر سەریعترە مەسەڵەن ئێستا ئێمە ساڵانی تر ئەم ساڵ 22 بوو هەموو تقریبان هێشتا پارەی 21 ماوە بیدەین شتێکی کەم ماوە بەس ئەم ساڵ هەر لەگەڵ بە بازاڕکردنەکە پرۆسەکە ینی ئەو بڕیارەکەی ئەنجومەنی وەزیرانیشە ئەڵێ بێ لەگەڵ پرۆسەدانەکە پارەکەش زۆر خێرا بکرێ بێ نابێ بگاتە ساڵی داهاتوو بەس ئەم ساڵ جوتیار کە گەنمی تەسلیم کرد نابێت پارەکی بگاتە ساڵانی ترە گەیشت بەهۆی ڕۆتینات و 2014 و 15 تاوا شایستەدارەکان تەواودرا وەرگیرە ئەوە هەرماوە حسەی سلێمانی لە 2014 و 15 ئێمە پار تقریبا 73 میلیاردمان داوە ئێستا تقریبا 88 میلیاری ماوە ئەو 88 میلیارە على ئاساس لەم 125 میزانی عێراقی بۆ سێ وەزارەت تەرخان کرا کشتتوکاڵ و تیجارە و سەرچاوە ئاویەکان ئەو هەوڵانە ئەوەیە کە لەم زمنی ئەو بودجەدابینکردە ئەو باقیەی 4 شی تایە بەڵێ باشە کامران ساڵانە بەشێک لە جوتیاران گلەی ئەوە دەکەن کەڵەن لە ناونووسیندا لە سەرەگرتنە بڵێ واستەکارێکی زۆری تیا تەنانەت لە گۆڕینی جۆری گەرمەکەیان پلەی گەرمەکە لە پلە 2 پلە 3 بۆ منە بهێنرێتە پلەیەک ئەمە هیچ بوونی هەیە یاخود هیچ ڕاستیەک هەیە کە ئەم شتانە هەبێت تۆکە گەنم وەرگتن پرۆسەیەکی گەورەیە ئینسانیش تا ئیش نەکە غەڵەت ناکات تۆش هەموو ئینسانەکان نەفسیەتیان نییە بەس ئەوەندەی ئەوەی ئێمە پێمان کرا شتەکانمان زۆر ڕێکوپێکرد بە شایدی هەموو ئەو دەستگا پەیوەنددارانی کە چاودێری ئێمەکەن بەڵام بەنسبەت گلەی جوتیاروان ئاخر هەندێک جاریش تۆ مەسەلەن پار و پێراکە دەرەجە 1 و دەرەجە بە جوتیارێکە لە مختبەر پیانەوت کاکەم گەنمەی تۆ دەرەجە 2 ئەیوە تەسلیمی ناکەم یا دەرەجە 1 یا تەسلیمی ناکەم ینی هەندێک جار خۆی نوعەتی گەرمەکەی باش نەبووی تر جوتیار وای زانیوە غەدری لێکرێ بەس وانە ینی ئێمە لە مختبەرەکانمان زۆر وەکو بڵێ زۆر بە بێلایەنی ئیشەکەی نەزانی فحسکردنی گەنمەکەش پرۆسەیەکی معقەدە تاقیگەیە و ڕقم سڕیە خۆ ناوشتیوان نییە ڕقم سڕیە و ئەوانە ئەو فحساچێتە پێشی نازانیان گەنمە ئیچێ و ئیچێ نیە ئەوانە بەڵێ سایلۆکانی هەرێمی کوردستان بەگشتی توانای کۆگاکردنی چەند تەن لە گەنمیان هەیە وەڵای من هەرێمی کوردستان بەگشتی بەس منی سلێمانیت پێڵم ئێمە سلێمانی تقریبان توانای 265,000 تەنمان هەیە 265 پێداویستی سلێمانی ئەگەر بنمونە باسکەین پێداویستی سلێمانی بۆ گەنم چەنە ئەو پرسیارێکی باش بوو خۆی حەسەب دایرەی تەختیتی بەغا لە سلێمانی ئەوان ئاردی 2 میلیۆن کەس دابینەکەن بۆم 2 میلیۆن کەسە ینی هەر خێزان هەر نەفارێک لە خێزانێکە 9 کیلۆی بەرەکەوێ ئارد سلێمانی ماگانە پێویستی بە 23,000 تەن هەیە 23,000 تەن گەنمت ئەبێ بدەی بە ئاشەکان ئەوان لەو 23,000 تەنە تقریبان 120 ئەبێتە کەپەک و ئەوانە 180 بە ئارد ئەمە احتیاجاتی سلێمانی هەموو مانجێ تقریبان 23,000 تەنە بۆ هەر نەفرێک کە 9 کیلۆی بەرکەوێ بەڵێ گەنمی هەرێمی کوردستان کاکامران زیاتر دەکرێت بە ئارد یاخودەوە تا بەرهەمەکانی تری گەنمیش لە ساوەر و لە بابەتەکانی تری لە گەنم دروست دەکرێت وڵا گەنمی کوردستان بەعام زیاتر بۆ مەسایلی علەفی حیوانی بەکاریە زۆر ینی یەکێ لە ئێستا تۆگە بچیتە بازار پرسیار بکەی گرانبوونی بەشێکی زۆری گەنم
ئەوەیە مەسائلی دەواجن و بۆ ئاژەڵداری شتیوە زۆر بۆ ئالیکی ئاژەڵ زۆر تەڵەبی لەسەرە. جوتیاری پارێزگای کاکامەران ئەتوانێت گەرمەکەی بەرێتە پارێزگایەکی تر لەوێ ناو بنووسێت و ناو تۆمارکات لە پارێزگایە بۆ نابەست لە مەسەن قەزایەک لە ناحەیەک لە شوێنێک ئەوە پێڵێن ئەوەی تر سەلاحێتی مدیری ئەو فەرعەیە. مثلا من ئێستا لێرە لە ڕانیا مەسەن سایلۆمان هەیە لە ڕانیا ئەوە بووە سایلۆکەمان پڕ بووە ئێستا بەس گەنم ماوە جوتیارێشتان گەنمی ماوە ئەتوانین سەلاحێتمان هێڵێن کاکە گەرمەکە نەقڵکە پیرەمەگرو ئەتوانین لە پیرەمەگرم وەری بە سنووری یەک پارێز بێت. ئەمە وەکۆی کە لە جوتیارەکە وەری بگرن بەڵام لە حاڵەتێکە ئەتوانێت دەستی یەک بیفرۆشێ بە دەستی دوو بیهێنێ بۆ ئێوە شتی وا ئەبێت دەو شێوەیە شتی وا پێ بەس ئەوە هەمووی بە پشگیری ئەوە زراعی پێڵێن. مەسەلەن کابرایەکە ئەوەی هەیە ڕەسیدی هەیە ئەزانێت ئەتوانێت ئەوە پیشگیری خۆی ئەوە بکە بیدا بە کەسێکی تر بڵێ کاکە هاتۆ مادام گەنت کردو وەرە بڕۆ بەنای من و بە پشگیریەکە ئەتوانێت وەریگرێت. باشە کاکامەران یەکێکتر لەو خاڵە گرنگانی کەمە بەسمە باسی بکەین هەروەکو خۆشم لە پێشێکێکە باسم کرد و جەناویشت کە ئەم شەڕی نێوان رووسیا و ئۆکرانیا و کاریگەری گەوری لەسەر بازاڕی جیهان دروست کردووە. هەرێمی کوردستان حکومەتی هەرێمی کوردستان وەزارەتی کشت و کاڵ دەتوانێت ئەم شەڕە یاخود ئەم گرفتە جیهانیە بکاتە دەرفەتێک بۆی کە گرنگی زیاتر بە کەرتی کشت و کاڵ بە هەرێمی کوردستان. وڵا خانم من ئێمە سایلۆکان بەڕۆبەری بازرگانی ئێمە ئایدی وەزارەتی بازرگانین ئایدی وەزارەتی کشت و کاڵنین ئەوە زیاتر بەرپرسێکی وەزارەت هاتوانێ وەڵام بداتەوە پێشنیارێک تۆ گەر ئێستا بچی دەمی هەر جوتیارێک بکەیتەوە ئەڵێ وەڵی گلەی یەکە زای مەساڵێ سەمات زۆر گرانە ئەزانێ ئەڵێ بۆم ناکڕێ ئەوانە ئەڵێ مەسەلەن لە مەکاین و لە ئەو شتانەی کرد لە ئامێرە کوشتقاڵەکان ئەڵێ وەزارەت یارمەتیم نادا ئەم نەواشتانە هەیە بەس ئیشەکە ئێمە هەموو پەیوەندیمان لەگەڵ بەغایە یعنی ئێمە سایلۆکان هەموو پەیوەندیمان لەگەڵ بەغایە لەگەڵ هەرێم ینی زیاتر چکۆ بەغا پارەی جوتیارەدا بەغا گەرمەکڕێتەوە بەغا یا پێتەڵێ ئەو گەنمان دەرەجە یەکە یا دەرەجە دووە ئەوان فاحەسە نێرن دوای چکۆ ئێمە دوای هەموو پرۆسەکە کە ئێمە وەریەگرین ئەوان شخوایان لە بەغاوە لیژنەی گەورەیان ینی یان چێکی ئەوەکەکەنەوە گەنمەکەکەنەوە بزانین ڕاستە مەسەڵ فاحەسی من نووسێتی ئەمە دەرەجەیەکەی خۆیان نموزەج وەرەگرن بزان ڕاستە ئەگەروانە بێەوە فاحسە غرامەکرێ ینی پرۆسەکە هەمووی لەژێر کۆنتترۆلی بەغایە. لە قسەکان تاماشت بۆدا کە بۆ ئەم ساڵ گەنمی جوتیاران هەمووی وەردەگیرێت بەڵام لە ساڵانی ڕابردووە ئەو بڕە بوو کە ئاماژەت پێدا کە ساڵانە وەرەگیرێ کە ئەمە هەڵبەتە ئەو بڕە زۆر کەمترە لە بەرهەمی گەرمی جوتیاران. جوتیاران ئەو گەرمی کە لێیان دەمایەوە ساڵانی ڕابردوو چۆن ساقییانە کردەوە چیانەکە هەڵبەتە ئێوە باشتر ئاگادارن. جوتیاران ناڵێم وەکو زۆر ئەوە هەبوو ینی ئێستا گەنم زۆر تەڵەبی لەسەرا وەکوتم ئەکرێ بە عەلەفی ئالیکی ئاژەڵ ینی ئەوە زۆر ئەوەیە مەسەلەن ئێستا کەرتی تایبەت هاتوۆتە نامەوزوعەکەەوە مەسەلەن ئەوەندەی من ئاگادار بم دوو کۆمپانیا یەکی لە هەولێر و یەکی لە سلێمانی هاتوون خۆیان سایلۆیان داناوە خۆیان تەکمیلەی سایلۆ مەعاملی تەکمیلەی پیاڵێن مەسەلەن ساوەرە و ماکۆرۆنێ ئەو شتانە هەموو دانەوە ڕەنگە بینەنە ئەوان بیفرۆ کەرتی تایبەت لێیان بکڕێتەوە. ینی جوتیار لە هەموو حاڵەتێکە بەرەمەکەی ساغە بێتەوە. لە شاری سلێمانی چەند سایلۆ هەیە کاکامەران؟ ئێمە لە شاری سلێمانی 5 سایلۆمان هەیە. هەرێمیشت لابێت لەگەڵ یەک مەرکەزی وەرگرتن سایلۆکانی چەماڵمان هەیە سەی سادقمان هەیە پیرەمەگرونمان هەیە ڕانیەمان هەیە کەلارمان هەیە. بنکەیەکی وەرگرتنی گەنمیشمان هەیە ئەوە سایلۆ نیە بنکەی گەنمی وەرگرتنە لە سیروانە لە هەڵەبجە. کامێک لە سایلۆکان یا بڵین گەورەترین کۆگایە بۆ وەرگرتن؟ پیرەمەگرون پێڵێن سایلۆی دایک چونکە توانای خەزنی 800,000 تەنی هەیە هەموو سایلۆکانی تر توانای خەزنی 40,000 تەنی هەتەسمیمەکەی لەسەر 40,000 تەن کراوە بەسی پیرەمەگرون 80,000 تەنە. کەواتە بۆ ئەم ساڵ بە هیچ شێوەیە گرفتی گەنم و کەمی گەنم و ئەو بابەتانەمان نابێت؟ نابێت گەنم ئینشاڵڵا ئەم ساڵ ئەتوانین گەنم هەناردەی دەرەوە بکەین یعنی لەو ئاستەیە یاخود
ئەویان نەموت حرەکەی گەنم لە هەموو عێراقا لەژێ دەسەڵاتی بەغایە باشە چونکە من خۆی ئەو ڕۆژەش جێگیری وەزیری عێراقیات بوو ئێمە خەزینێکی زۆر لە خۆمان کۆکەین و ئەشکڕین ئەگەر ڕەنگە ئەگەر پێویست بکات بیفرۆشینەوە بە وڵاتە ئەوان خۆیان بیفرۆشنەوە ئێمە ناتوانین ئێمە ناتوانین شتەکە لای ئەوان هەم لای ئەوانە دەستەکانە خۆش بێ کامەران کاتەکەمان کەم بوو هەرۆنە زۆر زۆر سپاس بۆ کامەران و وریاخانە کە بەڕێزیان بەڕێوەبەری بازرگانی دانیێڵی سلێمانی سپاس بۆی کە لە بەشی پرۆگرام لەگەڵ ئێمەدا ئامادە بوون. بەڵێ خۆشویستان گەیشتینە کۆتایی پرۆگرام و بەرمەتی هاوکاران تای بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن هەر لەش ساغ و تەندروست بن کاتێکی خۆش خواتان لەگەڵ.